لە چوارچەوەی ناڕەزایەتیەکانی پاڵپشتی بۆ ڕۆژاوای کوردستان هاوڵاتیانی قەزای ڕزگاری لە گردبوونەوەیەکدا پاڵپشتی خۆیان بۆ کوردانی ڕۆژئاوا دووپات کردەوە. خەڵکی ئەم ناوچەیە بەهۆی مێژۆپڕ لە قوربانیەکەیان وەک خۆیان دەڵێن باشتر لە هەمووان هەست بە ئازارەکانی ڕۆژئاوا دەکەن و پشتگیریکردنی ئەوان بە ئەرکێکی ئاینی و نەتەوەی خۆیان دەزانن. بەڵێ بێگومان خەڵکی ڕزگاری زۆر بە کەس و کاریان فارکراوە قوربانی دەستی سەدامی پێش و ڕژێمی بەعسا ئێستا بینێ لە هەمان شال لە سووریا لە وڵاتەکە قەتڵ ئامەکرێ خەڵکن فالەکرێ بۆ ئێمە لەگەڵ ئازارەکانیان لەگەڵ خەمەکانیان لەگەڵ ئاوەرەبوونیان بۆیە ئەمڕۆ ئێمە خۆپیشاندانێکمان سازکرە داوە ئەکەینیانی چیتر شەڕ و کوشتار لە شارە کوردیەکان بە نەحەق کە سەپێنراوە بەسەریانە ڕابیگرێت بەڕاستی بۆیە پەیامی ئێمە ئەوەیە خۆپیشاندانەکەین داوا ئەکەین چیتر خوێن نەڕێژێت چیتر جەنگ نەکرێت چونکە بەڕاستی کورد هیلاکە بە درێژای مێژوو کورد لێی دراوە تەنها کراوە بەڕاستی کورد بەردەوام یعنی ئەنفال دووباراوێتەوە بەڕاستی. ناوەڕاستی بازاری قەزای ڕزگاری بوو بە ناوەندی گردبوونەوەی پشتیوانی لە ڕۆژئاوای کوردستان کاتێک تەواوی چین و توێژەکان لەوێ کۆبوونەوە و دەستیان بەڕێپەیوانێکی جەماوەری کرد بۆ ئەوەی پەیامی هاوسۆزی خۆیان بگەین لە ڕۆژئاوای کوردستان. بەناوی خی گەورە و میێرەبان ئێمە وەکو دانیشتوانی قەزای ڕزگاری کە مەڵبەندی ئەنفالە ئەمڕۆ کۆبووینەوە دژی ئەو کوشتن و کوشتارەی کە لە براکانمان لە ڕۆژهەڵاوی کوردستان گرێ بەڕاستی لێرا کۆبووینەوە ئێمەش وەکو ئەوان خۆمان هەست بە ئازارەکانیان نەکەن چونکە ئەو ئازارەی ئەوانەی چەشتیانە یانەی چێژنی ئێمەی چەشتومانە بۆیە پشتگیریانەکەین پشتیوانیمان بۆ کۆکردونەوە ئەوەی کە ئیبینن لێرایش هەیە جگە لە کەمپینی ڕاگەیاندنی کەمپین بۆ ئەوان خواردن و هەموو یارمەتیەک لەگەڵیانە بە شێوازێکی معنەوی لەگەڵیانە لە پشتی ئەوانی ئەوانەکەین بە هەموو شێوەیەک ئێمەی گەلی کورد پێویستە هەموو کاتێک وەکو ئەمڕۆ ئاوەهایە گرتووی یەکێتیمانە بێ بوو بە پێویستە هەمومان پشتیوانی ڕۆژاوا بکەین. وڵای ئێمە پەیامان ڕوونە پشتگیریکردنە لە برایانمان لە ڕۆژاوا هەروەها ئەمانەوێت ئەوش بە جیهان بڵێن کە ئێمە ڕۆژاوا بەتەنیا بەجێ نایەڵێت هیواداری سەرکەوتوو بێ و هیوای سەرکەوتیان بۆ خوازین ئەمانەوێت بە جیهان بڵێن کە ڕۆژاوا تەنیا نییە ئێمە هەمومان لەگەڵیاین ئێمە یەک خاکین یەک نیشتیمانە وڵای ئەم کۆبوونەوەیەوە دروستکردنی ئەو کەمپینە و هاوکاریکردنی ڕۆژاوا و هاوسۆزی ئەمە خۆی بۆ خۆی پشتیوانەیەکی گەورەیە و تێگەیشتە لە خەمی براکانمان لە ڕۆژاوا. ئەم گردبوونەوەی ڕزگاری بەشێکە لە زنجیرە هەڵوێستە بەردەوامەکانی خەڵکی باشووری کوردستان لە کاتێکدا زلهێزانی جیهان بۆ بەرژەوەندی خۆیان پشتیان لە ڕۆژئاوای کوردستان کردووە. کوردانی چوارپارچەی کوردستان و تاراوگەش خوشک و براکانیان لە ڕۆژئاوا بەتەنیا جێ نەهێشتووە و بە خۆپیشاندان و کەمپینی هاوکاری یەکدەنگی و یەکڕێزینەتەوەییان سەلماند. هارون ڕەشید کەناڵی ئاسمانی پەیام قەزای ڕزگاری.